کۆمپێکەسە کە ئەگەر چی هەڵیشی دابێت ناتوانێت بێت لە کۆتاییدا ئێمە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت ئەم یادی مامۆستا شێرکۆبێکەس پێشکەش دەکەین بە ڕوحی بەرزەفڕی ئەو بە هزری بە قەڵەمی بەو ڕوحەیافی کە هەمیشە جوانتر و جوانتری دەکرێت بە دوایین هەناسەی شیعری کە تەنها بۆنی ئازادی لێدەهات لێرەوە پێزانینێک بۆ ئەو خزمەتە زۆرەی بۆ ئەو داهێنانە زۆرەی ئەدەبیەی کە مامۆستا شێرکۆبێکەس پێشکەشی بواری ڕۆشنبیری و ئەدەبی گەلەکەمانی کردووە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت لەسەر پێشنیار و بیرۆکەی بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ و بەڕاوێژ لەگەڵ خێزان و خانوادە بەڕێزەکەیان دەمانەوێت ئەو وەسیەتەی مامۆستا شێرکۆبێکەس بێنینە دی کە داوای کردبوو خەڵاتی بناوی بێکەسەوە ئامادە بکرێت و بدرێت بە باشترین دەقی ئەدەبی و باشترین دیوانە شەعر بۆی ئێمە ئەگەر خانەوادەکان ڕازی بن ئەمانەوێت ئەو خواستەی مامۆستا شێرکۆبێکەس بێنینە دی هەر شاد و سەرفرازن زۆر سپاس بۆ بەڕێز شەماڵەتی خوێندنی کۆمەڵگەی مارگرێت. لەو ئێوارە خەمگینەوە کە هەوارێ بۆ لای بێکەسی باوکی ڕاستەوە ئیدی لێرە لەم قوڵعەنبەری ژانە گۆرانی تامی نەماوە شعر هەناسەی سوار بۆ ئازادی باڵی شکاو شۆڕش بە ئاوێنەی ڕۆژگارێک بۆ دەگەڕێ کە تووێنی پاکی دەکێشە تا هەنووکەش باخچە بۆ دەنگی ئەگەڕێ کۆڵان کۆڵان بە دوای ڕەنگ تاوێڵە لەم یادی شێرکووی بەسمیدا پەرێزگاری سلێمانی لێرە شۆ هەواڵە بوو ڕانگەشتەکەم بفەرمێت بۆ ئێرە شتێک وارد خوای بەخشندەی میهرەبان بەڕێز نوێنەری سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نوێنەری جێبوونی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادەبوان و ئامادەکارانی بەڕێزی ئامادەبوو گەژوانی ئێوارەی شێرکۆبێکەس شێرکۆبێکەس مرۆڤێک بوو کە بڕوای بەنەملی هەبوو بە بەردەوامی هەبوو کات و شوێنێکی دیاریکراوی دیاری نەکردبوو طبيعتي أفسانة وكو آين وكو أنديشة وكو أدب وكو أيديولوجيا هیوابو حتى مروف باڵی هەبێ بفرێ هێشتا لەوێەوە سنوودی فرینی دیاریەکە نەگەیشتن بۆ شێرکۆبێکەس ئەو مرۆڤە بوو کە پێی نەبوو ڕەگی هەبوو ڕەگێکی لە ئەحمەدی خانی چەندی یەکێکی لە بابەتایری هەمەدانی یەکێکی لە مەلای جزیری یەکێکی لە مەولەوی لە بێسالانی لە ناری لە سالم لە کوردی لە مەحوی لە باوشی ئەو فایە بێکەسەی کە توانی نەسلێکی وێڵباشێکی ڕەسەمی شیعر و ئەدەبیاتی کوردی مقاومەت و ڕەختەگرتنی کوردی بە ڕێچکەیەکی ڕاستانەیە بگەێنێتە شێرکۆبێکەس ئەوی شێرانە و مەردانە درێژی کردەوە بۆ کاکە هەڵۆی شێرکۆبێکەس کە بە شاناسیەوە ئێمە وەکو پارێزگاری سلێمانی پشتیوانی ئەو نامانەیمان کردووە بە لە دۆخی کۆرۆنایە لە غوربەتەوە بۆ شێرکۆبێکەسی باوکی نووسیوە و بە ئینگلیزی کوردی لە بەردەستی بەڕێز هەنایە و بڵاوە بێتەوە ئەم نەسلە پاکە ڕێکە ڕەسەنە خۆماڵیە گەردوونیە ئەومانێنێ ئەوەمان پێ ئەڵێن کە شێرکۆبێکەس دەستی نەبوو باڵی هەبوو ئەفری بەسەر هەموو پانتاییەکانە شعری بۆ مرۆڤایەتی وتووە بەڵام توانی کورد کا بە نەخشێکی جوانی سەرتەختی مرۆڤایەتی زۆرترین بەرهەمەکانی ئەم شاعیرە مەزنەمان وەرجێڕاونەتە سەر زمانە زیندۆکانی دنیا و وڵاتانی ناوچەکەمان کە گەواهیدەری ئەو ڕاستی ناوەڕۆکەن کە هەیە من پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵم ناونای ئەنسیکلۆپیدیای ئەدەبی کوردی بەڵام بەڕاستی شێرکۆبێکەس ئەنسیکلۆپیدیای شێعری کوردی بوو فەرهەنگێکە کە هەر دیوانێکی خوێنیتەوە لە تریفەی هەڵبەستەوە تا ئەوێنە بچووکەکان
تا ڕۆمانە شێعریەکانی پڕن لەو شانەی کە لەوانەیە تەنیا لە میمۆری و کەسانەمان ئامابن کە بەشی زۆریان لەگەڵ شەریدەکانمانە ئیستا لە ئارامگەکانی خۆیانان و بەداخەوە زۆربەمان بە بێقەدری بەسەریانە ڕائەبوورین و حرمەتیان ناگرین. زۆر باش توانی قۆناغی پێش ڕوانگە بە ڕوانگەوە بە تەجاوزکردنی ڕوانگە و بەردەوام هاوڕێبوونی لەگەڵ نەوەتازەکانی کردە بواری فکر لە بواری نووسین لە بواری ئەدەبیات لە بواری ڕەخنان لە بواری مێژوو لە بواری بەراوردکاری لە بواری تیۆری ئەدەبی لە بواری داهێنان لە بواری ئازادی هەڵوێ زۆرگرتن سیاسەت گەنجێک بێت لە پێش ئەوانەوە بەردەوام چرایەک بێ ڕێگاکانی پێش ئەوان ڕۆشن کاتەوە بەردەوام لە هەڵوێستەکانیە چ لە شار چ لە شاخ چ لە جارێکی تر لە شار تاکە وەزیری ئەم حکومەتە بوو لەسەر هەڵوێستی نەتەوەی نیشتیمانی دەستی لە کار کێشایەوە ئامادە نەبوو لەبەر هەر وێست و پلەپایە و پۆست و پارەیەک لە پۆستێکا بمێنێتەوە کە گوماندا ئینسانی بوونی یا لە نیشتیمانی بوونی یا لە نەتەوەی بوونی بگەێنێت. هەڵوێستەکانی شەرکۆبێکەس زۆرن هەموو ئەمانی لێرە کۆبوونەتەوە شەرکۆبێکەس دەبن باشتر ئەناسن. ئەم کەسە شایستەی ئەوەیە کە هەموومان یادی بکەینەوە یادێک کە تێبگەین شێرکۆبێکەس نەمردووە فایقبێکەس چەند مردووە شێرکۆبێکەسیشەوە نەمردووە ئەحمەدی خانی چەند مردووە شێرکۆبێکەسیش ئەوەندە مردووە. ئەمانە مردن نین ئەمانە مردنێکن بەرەو عەدەمیەتێکی تەسەووفانە وەکو مەولەوی ئەیڵێ و پسپۆرە زانستیەکانی بواری ئەدەب ئەیڵێن بوونە بە شکڵێ لە شکڵەکانی خوا لە سیفاتەکانی خوا ئێمە خوا نابینین بەڵام هەیە ئێمە هەینێکە بینین بەڵام نابینین ئەڕۆین زۆر کەس پێش ئێمە هەبوو و دوای ئێمەشە بێ و هیچ نەخشێکی بەسەر نەخێزانی نەماڵی نەگەربوونی نەشوێنی پێوە دیاری بۆیە بۆیە گرنگە بزانی مردنی ڕاستەقینە نەمردووە مردنێک مردووە بەرەو ئەوەی کە ئەوەی هەیە لە مۆڵەیە ئێستایەوەی بینن لە دیوانەکانی لە دەستگای سەردەم لە بەرهەمەکانی لە هاوڕێکانی لە ئێوەی خۆشەویست لە هەڵوێستەکانی هەموو بەڵگەی نەمری ئەوە ئێمە شانازیەکێک لە پارێزگای سلێمانی دەتوانیمانە لە 4 ساڵی ڕابردووە پشتیوانێکی سەرەکی دەستگای سەردەم بین لەو ڕوانگەیەوەی کە ئەم دەستگایە کە شوێنی یەکەمی بڵاوکردنەوەی ئەم کولتور و ئەدەبە جوانە بووە نابێت بکەوێت و ئەرکی هەموومان حکومەت یاریمی کوردستانە لە پێش هەموومانەوە نەیەڵێ ئەم دام و دەستگا ئەدەبی ڕۆشنبیریانە بکەون هەر لەسەر ئەرکی خۆمان ئارامگای بەڕێزیانمان لە پاشی ئازادی نوێ کردەوە بە شێوەیە کە پشێ لەگەڵ ئەم زاتە بەڕێزەیە ومێد دەکەن لەگەڵ حکومەت یاریمی کوردستانە بتوانین ماڵەکەیان بکەین بە یادگار و مۆنومنتێک کە خەڵک بە شانازیەوە سەردانی بکەن چۆ شێرکۆبێکەس تەنیا خۆی نییە بەڵکو وەکوتم هەموو فەرهەنگی میلەتەکەی ئێمەیە کە لە وشەدانی ئەوانە ئەتوانم بڵێم هەزارەها وشەی تازەی هێناوەتە کایەوە بەڕاستی شێرکۆ نەمرە وەکو شاخ وەکو خۆر وەکو گوڵەباخ فایقبێکەس ئەختەری خۆر بوو شێرکۆ بوو بە تریفە ومێ دەکەم شەبەنگەکانی کاکە هەڵۆژ بەردەوام بێ ومێ دەکەم بیدی ئینسانیانەی ئێمە بەردەوام بێ ومێ دەکەم ئەو خواستانی شێرکۆبێکەس هەی بوو بۆ کورد بۆ مرۆڤایەتی بێنە جێ بۆی ئاشتی و ئارامی و سەقامگیری و ئازادی و ئاوەدانی و دادپەروەری جێبەستەمکاری و بە گەندەڵی و بە ساختەکاری و بە نەبوونی و بە تیرۆر و بە دەرد و داکان دێژ بکەن ئەوەی ئەمانیاڵێتەوە و ڕۆحمان بەکا بە ڕۆحی شێرکۆبێکەس و بە نەمری ئەمانیاڵێتەوە هاوڕێیەتیمانە لەگەڵ کەلتور و ئەدەب و فەرهەنگ و ڕۆشنبیریە شانازیەکی لە پارێزگای سلێمانی کە بەردەوام 4 ساڵەیە توانیمانە هەوڵ بینە و سێکتەرانە نەم دۆخی کۆرۆنا و نەبوونیایە لە داری بێدەرەتانیانەیە نەکەون ئەنجامەکەشی ئەوەیە میلەتەکان دێن و ئەڕۆن ئەوەی بە شوێنەوار و ئاسەوار و جێپێکانیانە ئەمێنێتەوە ئەناسرێنەوە ئەوەیە بەجیان هێشتووە ومێ دەکەم لە جادی باڵکی گەورە لە جادی کۆشکتەلاری بەرز کە من لەگەڵی نین لە دژی نین لەگەڵین بەڵام ڕۆحی زیندوی ئینسان بپارێزین کەرامەت و شکوێی ئینسان و جوامێری ئینسان پارێزین ئەگەر ئینسانمان پاراست ئینسانەکان چاو و وجدانیان هەموو شتانەی ترە پارێزن کە شایستەی مانەوە و پاراستنن ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو
زۆر سپاس بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی سەرۆکاتی هەرێمی کوردستان بە نوێنەرەتیان لەم یادەیە لەگەڵمان ئامادە هاوکات وتی خۆشیان هەیە داوا لە بەڕێز زیرە کەمال ڕاوێژکاری سەرۆکاتی فەرمێن بۆ ئێرە وتی خۆیان پێشکەش بکات. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست بەشداربوانی قەدرگران سڵاوی ڕێزدار نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانتان لێبێت. هەر بەناوی بەڕێزیشیان خۆمان بە خۆشحاڵ و بگرە بە شانازیشی دەزانین کە بەشداری لەم مەراسیمە مەراسیمی هەشتمین ساڵوەگەڕی کۆچی دوایی شاعیری گەورەی کورد مامۆستا شێرکۆ بێکەس. ئەو شاعیرە مەزنەی 8 ساڵ بەر لە ئێستا ماڵاوایی لێکردین و خەفەت و ناسۆرێکی زۆری لە دوور دەرونی هەموومان دروست کرد. هەڵبەت دەوتەنجی و خەمباری هەموومان بۆ مەرجی ئەو مرۆڤە لەلایەک لەبەر ئەوە بوو کە شێرکۆی هەستناسک لە ناخەوە مرۆڤ دۆست و ئینسانێکی تابڕێی لێبوردە بوو. خۆشەویستی هەموومان بوو. خەفەتی دووەمیشمان بۆ ئەوە بوو کەوا عاجز و ترتەم بووین چونکە لەبەرەوەی هەموومان دەمانزانی مەرجی ئەو شاعیرە لە دوای خۆی بۆشاییەکی گەورەی ئەدەبی بەجێدەهێڵێت و تاماوەیەکی زۆریش ڕۆژی شعری کوردی دووچاری سەوبوونێکی زۆر دەکات و لە حەقیقەتیشدا هەروا دەرچوو. چونکە لە ئێستاشدا هەموومان لە نێو دنیای ئەدەبیدا هەست بە بێشێکۆیی دەکەین و لە 8 ساڵی ڕابردووشدا هەموو هەواداران و ڕێبوارانی ڕێگای شار هەست بەو بۆشایە دەکەن کە مامۆستا شێرکۆ بێکەس بە مەرجی خۆی لە دنیای ئەدەبی کوردیدا بەجێهێشت. بەڕێزان، لای هەمووان ڕوونا مامۆستا شێرکۆ بێکەس کۆڕەگەیەکی هەرە پتەوی شعری کوردی بوو. لە ڕێگای دیوانی شعریەکانی خزمەتێکی گەورەی بە ئەدەب بۆ ڕۆشنبیری کوردی کردو. لە ڕێگای هزرە ئەدەبی و زمانی پاراوەکەی، لە ڕێگای توانە و ئەزمون بە دەوڵەمەندەکەی، لە ڕێگای شارەزایی و هەستە پاراوەکەی تازەگەری نوێبوونەوەیەکی زۆری هێنایە ناو شعری کوردی و هەروەها خزمەتێکی گەورەی لەوبارەوە کرد. دیارە مامۆستای ئەمێر چەندە لەسەر ئاستی شعردا ڕچشکێن و سەرمەشقی تازەگەری بوو، هەروەها لە بواری زمانیشدا هەڵبوڵینی زۆری کرد چونکە چەندین و شەوزاراوەی نوێی هێنایە ناو زمان و ئەدەب و فەرهەنگی کوردی. واتە مامۆستا شێرکۆ بێکەس چەندە داهێنەر بوو لە بواری شعردا، هەروەها مامۆستا و پسپۆڕی بوو لە کایە و ڕووبەری زماندا، هەر بۆیش پایە و پێگەی ئەو شاعیرە مەزنە لە چەندین فانتاییدا لە ئەوجی جوانیدا دەدرەوشێتەوە. خۆشەویستان، بۆ مێژووی دەبێ ئەوە بڵێن کە نووسەران و ئەدیبان و هونەرمەندان و شاعرانی کورد بە درێژایی مێژوو لە سەنگەری خەبات و تێکۆشانی گەلی کوردستان بوونا. لە ڕێگای شعر و نووسین و بەرهەمە ئەدەبی و هونێریەکانی خۆیان خزمەتێکی گەوریان بە زمان و فەرهەنگ و ڕۆشنبیری کوردی کردووە. بۆیش کە بعد لە شۆڕش و ڕزگارخوازی گەلی کوردستان دەکەین، کە سەیری ئەو مێژوە دەکەین، ئەدیبان و ڕۆشنبیرانی ئێمە کۆڕەگەیەکی پتەوی ئەو مێژوە پێک دەهێنن، چونکە بەشێکی زۆریان لە قۆناغە جیاجیەکانی شۆڕش و ژوورنەوەی ڕزگارخوازی گەلی کوردستاندا چەکی پێشمەرگایەتیان کردووەتە شان و کە مامۆستاشمان سەرمەشقێک بۆ لەو مێژوەدا. ئەوانەی دەرفەت و بواری ئەوەشان بۆ نەڕەخساوە ببنە پێشمەرگا بە ناوی نهێنی و وازراوە نووسین و بەرهەمی ئەدەبی کوردی و سیاسیان بۆ ئەدەبیاتی شاخ ناردووە و بەوەش بەشداریەکی گەورەیان کردووە لە ئەدەبی بەرەنگاری و ڕۆڵێکی جوانەیان بینیوە لە داگۆچیکردن لە دەر و وڵاتەکەیان. هەروەها دەبێ ئەوەش بگوترێت ئێمە لە مێژوودا هیچ نووسەر و ئەدەب و ئەدیب و شاعیر و هونەرمەندێکی گەورە شک نابێت کەوە لەسەر ئاستی داهێناندا کوردیشان نەبێ ڕۆژێک لە ڕۆژان لە سەرگەری دژایەتیکردنی گەلەکەی خۆیان بکەن. ئەوەش بۆ دەمایە شانازیەکی زۆر گەورە بۆ هەموو لایەک. نەمری و سەربەرزی بۆ مامۆستا شێرکۆ بێکەسی شاعیر و پێشمەرگا، ئێوە شەرشاد و سەرکەوتوو بنازیزان.
زۆر سپاس بۆ بەڕێز زیرەکەمان ڕاوێژکاری سەرۆکیایە کە مرۆڤ نەبوو گوڵ چییە؟ کە مرۆڤ نەبوو گوڵ چییە؟ چەندە جوان بێ و چەند خۆشیش کە ژن نەبوو ژیان چییە؟ با هەزار ساڵیش نەبووشی کە ماڵ مۆسیقای تیا نەبوو ئیتر گوێ بۆ هەبێ کە شەعرێ ناخ نەبسوێنێ و لە ناو زەینا چرای خۆی دانەگیرسێنێ و ناو بەناو دا نەچڵەکێنێ تۆ پێم ناڵێت کە ئازادیش نەبوو ئیتر گوڵ یعنی چی و ژن و مۆسیقا یعنی چی و شعر چییە و ژیان خۆی چی خاتوونی شاعیر خاتوون کەژاڵ ئەحمەد بانکێشتەکەم بۆ ئێرە وچەی یەکێتی نووسەرانی سلێمانی پێشکەشەکە خاتوون کەژاڵ بزانێت ئێوارەتان باش بە هەمان دڵەوە کە حەزمە کرد لە کۆڕە شەعریەکانی مامۆستا شێرکۆ بێکەسا بەشدارم ئەمڕۆ بە هەمان هەستەوە بەشداریەکەم بۆ یادی شاعری داهێنەر و نەمر شێرکۆ بێکەس پێشنیازێک هەندێک لە داهێنەرانی بواری ئەدەب لە توانایاندا هەیە سەردەمەکانیان ڕابگرن و ڕێگان نەدەن هیچ دەم و ڕەنگێک هێندەی خۆیان زۆڵ بێت. لە ئەدەبیاتی ئێمەدا لە بەشەی کوردستان شاعری مەزن شێرکۆ بێکەس لە چەشنی ئەو داهێنەرانەیە چونکە شێعری ئەو زیاتر لە نیم سەدا پانتاییەکی گەورەی لە ناوەندی ئەدەبی کوردیدا داگیر کردو هیچ شاعرێک هێندەی ئەو لاپەڕۆک دەم و وێنە و ڤیدیۆی تۆمار نەکردووە کەسیش هێندەی ئەو نزیک لە خەمینەتەوە و کێشە و ئازارەکانی گۆرانی نەچڕیوە. شێرکۆ بێکەس مەوداکانی داهێنانی هەرزوو دنیای ناوخۆ و پاشان وڵاتانی دەوروبەری تەنیەوە ئەوە تا شاعرێکی وەک ئەحمەدی شاملو سەبارەت بە شێعری ئەو ئەڵێت بمزانایە لە نزیک وڵاتەکەی خۆم داهێنەرێکی وەک شێرکۆ بێکەس هەیە ئەوە هەرگیز دۆرکان وەرنەئەگێڕا بۆ زمانی فارسی لەبری ئەو شارەکانی شێرکۆ بێکەسم وەرەگێڕا هەر بۆیە دواتر چەند شارێکی وەرگێڕا و هەندێکیشی بەدەمی خۆی خوێندەوە. داهێنانی شێرکۆ بێکەس هەر تەنیا لە شێعردا خۆی نابینێتەوە بەڵکو ئەو لە یەک کاتا شاعر و شانۆنامەنووس و چیرۆنووس و پەخشانووس و ڕۆمانووس و دەزڕەنگێنیشە ئەو لە بەرنامەکانی خۆیدا سەرباری هەوڵەکانی لەو بوارەمەدا لە ژانەرێکدا کە هەر خۆی داهێنەرێتی سەرجەم ئەم ژانرانەی تێکەڵ کردووە لەژێر ناوی دەقی واڵادا. ئەوەش نەک تەنیا دەرهەق بە ئەدەبی کوردی بگرە لەناو ئەدەبی ناوچەکەش ئاکارێکی بێوێنەیە لەمبارەیەشەوە شاعری فارس شەمسی لەنبرودی لە میانی هەندێک قسەیدا لەبارەی شەعری کوردیە واڵێ ومێدەوارین ئێمەش بتوانین ئەزموونی ئەو شێوازە لە نووسین بکەین کە شێرکۆ بێکەس پێی دەنووسێت. ئەگەرچی بەنا لە داهێناندا تەنیا ڕۆژێک و سادێک و یادێک بەس نییە بۆ ئەوەی وەک ئەوەی دەگوترێ یادیان بکەینەوە بەڵکو لە بنەڕەتدا ئەوان بە هیچ کۆیەک بیر ناچنەوە لەگەڵ هەر ساتە وەختێکی بەرکەوتنمانە لەگەڵ شێعرەکانیدا زیندوو کە بێگومانیش شاعری مەزن شێرکۆ بێکەس
لە ئەدەبیاتی کوردیدا دەچێتە خانەی ئەو داهێنەرە لە یاد نەکراوانەوە. بەڵام بۆشمان گرنگە هاوشێوەی گەلانی جیهان ئێمەش بەهای زیاتر بدەین بۆ داهێنەرانەمان کە ژیانیان بەخشیوە بە داهێنان و لە بواری ئەدەبدا. ڕێگا بدەین وەک ئەوەی کە هەند زیاتر و زیاتر بدرەوشێنەوە. هەر لەو سۆنگەیەشەوە پێشنیازی ئێمە وەک لە سلەیمانی یەکێتی نووسەرانی کورد بۆ لایەنی بەرپرس ئەوەیە کە ساڵانە ئەو ڕۆژەی کە دەکاتە ڕۆژی ژیان ئاوایی شاعری مەسن شێر بۆ بێکەس ناو بنرێت ڕۆژی شێر بۆ بێکەس. بۆ شارێکی وەک سلەیمانی کە مێژوویەکی دێرینی لە بواری ئەدەب و ڕۆشنبیریدا هەیە و بە شاری شاعران ناسراوە کارێکی ئەجگار جوان و مانادار و گەورە دەبێت. هەر لەو ڕۆژەشدا بە چەندین جۆری شاراکی ئەدەبی لەسەر ئاستە جیاوازەکان با ئەنجام بدرێت وەک لە وەسێتی ئەو شاعرەشدا هاتووە خەڵاتی تایبەتی شەعر ببەخشرێت لە باشترین دیوانی هەڵبژێردراوی ئەو ساڵە. لە کۆتاییدا هیواداری لایەنی بەرپرس بێنە پێش و ڕۆڵیان هەبێت لە هێنانەدی ئەم ئومێدەی شاعری نەمردە لە نرخاندنی بەهرە و داهێنانی ئەدەبی لە نێو شارەکەماندا. ئێوە تەمەن درێژ بکەن. زۆر سپاس بۆ خاتون کەژاڵ ئەحمەد. شێعر و تابلۆ لە دوو ژانری جیاکە، بەڵام ئاوێزان دەستگەردانی یەکتری پێکەوە دەبنە تابلۆیەکی تر. پێمانەڵێت بەڵێ ئەم جارە ڕێگە جیاواز و پێچەوانەیە، ئەم جارە شاعرێک شەیدایانە تابلۆکان و شەبارانەکە. بابزانین چنینی 2006 واتای چی؟ بانگهێشتی دکتۆر ڕێبوار سەعید دەکەم بۆ ئێرە بفەرموێت دەربارەی پرۆژەکە و وتەی خۆی و ئەو یادەوەریە لەگەڵمانە. لە ڕاستیە پرۆژەیە تقریبا پرۆژەیەکە نزیکی بەر لە 21 ساڵ لەمەوە نزیکی یادی ساڵی 2000 بوو لە لەندەن پەیوەندیم بە مامۆستا شێرکۆ بێکەسەوە کرد کە لە سوید بوو. وتم مامۆستا من پرۆژەیەکم لە خەیاڵدایە حەزەکەم بۆ یادی ساڵی 2000 تابلۆ بکات. ئەم 2000 تابلۆیە خوێندنەوەی مێژووی ئێمەیە لە یەکەوە بۆ ساڵی 2000. جا داوا لە جەناب دەکەم ئەگەر بتوانین تۆ بۆ هەر تابلۆیەک وشەیەک بنووسی. وشەکان کاتێک بدرێتە دەمێک ببێتە قەسیدەیەک کە 2000 ساڵی ئێمە بتوانێت ڕووپێ بکە بەو مێژووە کارەسات و بەو مێژووە پڕەشانازی کە ئێمە هەمان بووە. وتی بیری لێ ئەکەمەوانێ و دوای قساکەینەوە. دوای نامەیەکی بۆ ناردەم کە لە نامەکە باسیەوە کە ئەتوانین پرۆژەکە دەست پێ بکەین. من دەستم کرد بە پرۆژەکە و وردە لە لەندەنەوانێت تابلۆکانم بۆ ئەنارد بۆ سوید. پاشەوەی کە گەیشتینە نیوەی کارەکە نامەیەکی بۆ ناردەم کە نامەکە لێرە هەیە. باسیەوە کە لە پرۆژەیەکی دوایی پێویستی بە ئاڵوگۆڕی و باوەڕ هەیە چونکە ڕەنگە ئەمە یەکەم پرۆژە بێت لە مێژووی هونەر و ئەدەبی ئێمە شاعیر شوێن هونەرمەندکرد. بەڵام لەبەرەوەی کاکشێتوە هەمیشە سەلیقەیەکی وردی لە هونەری شێوەکاری هەبوو. بیرمە هەمیشە بۆ لەندەن منەمر بۆ مۆزەخانەکان چێژێکی سەیری لەوێنەوە دەبێت. بۆ ئێوێنەش لەناو شعرەکانی مامۆستا شێرکۆیە حوزورێکی هەمیشەیی هەیە. هەمیشە هەستەکەی وێنەکان بۆ ئێمە ئەکاتە شێعر لە وێنەکانە چیرۆکەیە. ئەمەش ڕێگەیەک بوو بۆ ئەوەی کە ئەو بتوانێت لە ڕێگەی تابلۆکانی منەوانێت وشە بەرهەم بێنە وشەکان ببێتە ڕستە و بتوانێت ڕووپێوی ئەو 2000 ساڵە بکات.
خلبت البروجي ترجمة عربية كرا إلى الجنس فائقة ودعاء شاعري دوري عراقي سعدي السيد شو دكتور أحمد إيمانا ترجمة فرنسي كر دكتور روان فتاح ترجمة إنجليزي كر إلى بريطانيا لجامعي سواس لمعيش كرا لجامعي نيويورك لأمريكا ديسان بروجي دشكش كرا بابا مداخل تايسان بروجي لكردستان دشكش ذكرى بهوادار من الصاميات كي ما مساشك بروجي بۆ شاعرانەوانێک پێشکەش کرد. ڕەنگە ئەم بابەتێکی زۆر ئەکادیمی زۆر ئەدەبی بۆ لێکۆڵەرەوان ئەوانەی کە لە بواری ئەکادیمیای ئیشەکەن چۆن وێنە قودرەتی ئەوەی هەیە لە زنێتی شاعیرە بتوانێت ببێتە قەسیدەیەک بە پێچەوانە شەوانێت کە ئەم کارە لە ناو مێژووی ئەدەبیاتی ئێمایا کەم ئاڕۆیە دراوەکە هەری محەمەدە هەیەوەی کە من ئاگادارم بەڵام بەتایبەت ئەم مێژووی مامۆستا شێکۆ یا بڵێن بەشێکیش لە قوبوڵکردنی دەنگی گەنج کە من زۆر حەزەرم کرد لەوەی لەگەڵا لە مامۆستا بکەم بڵێن شعر لەسەر تابلۆکانی من دروستە بەڵام دوایی ئەم ئەزمونە بووە ئەوەی کە دوایی شعرەکە ببێتە نەتیجە و ببێتە پرۆژەیەک هیوای کاتێکی خۆش هیوای سەرفەرازی بۆ هەموو لایەک و ڕۆحی شێکۆ بێ کەسی شار زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە مارسایی. کچە شوانێ ئەچوو بۆ جێگەی ژوانێ لە ڕێگا چڵەنێ بفێ وتی جوانێ تکان ناکەی لە مەمانێ دەستم بگرێ و بمبات بۆ لای کوڕەشوانێ مەمکی کوتی تورت و سپی لەسەری باخی کراسی کرێشەوە لەسەری باخی کراسی کرێشەوە بردە دەرێ وتی وەرە بۆلام وەرە بۆلام بەڵام باگوت پێ نەزانێ ڕۆژی دوایی نێرگزە جار خۆشەویستی کچە شوانی کرد بە چەک و لەگەڵ دەنگی ماملێدا نردی بۆ شار بۆ یادی ئەو بۆ گۆرانی دڵخوازی ئەو هونەرمەندێک لێرە بەدەڵمانە بەیاوەری نەیەکەی بانکێشتێکم بۆ ئێرە هونەرمەند کاروانی نین لەگەڵ هەر یەک لە ژەنیاران مینان سەردار ڕێباز هەورانی بفەرمون بۆ ئێرە
شێرکۆ کوڕی
شاعر نشیمان پەروەری کورد فایق بێکەسی کوڕی عەبدوڵڵای کوڕی کاکە حەمەی کوڕی ئیلیاس خۆجەیە برجێی بەماڵەیان لە قەلەچوالانەوە هاتوۆتە سلێمانە لە دایکیشەوە لە بناوەڵەی ئاغالەرەکانی سلێمانیە و دایکی ناوی شەفیقە سەعیدی وەستا حەسەنی وەستا محەممەدی فاتیمە غەزاییە شێرکۆ لە تەمەنی 8 ساڵیدا بێکەسی باوکی لە هەژدەی 1948 کۆچی دوای دەکات فایق بێکەس تەمەنێکی کورد ژیا بەڵام درێژ بە ئازار و بەسەرا درێژ بە برسێتی و بە زیندان و بەورە کورد بە گیرفان و ماڵ و حاڵ و پۆشاکی جوان دوای مردنی بێکەس جزدانێک بە 650 و 12 فلسەوە میراتێک بۆ شێرکۆ و بێوەژنێک و دوو خوشکی شێرکۆ بەجێدەهێڵێت شێرکۆ یەکەمین شێری خۆی لە تەمەنی 17 ساڵیدا بڵاو کردوێتەوە ساڵی 1968 یەکەمین پەرتووکی شاری خۆی بە ناوی تریفەی هەڵبەست لە بەغداد چاپ کرد شێرکۆ بێکەس لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک لە شاعیران و نووسەرانی ئەمستەردەما بە ئەنگەوازی ڕوانگەیان بڵاو کردەوە بە مەبەستی نوێکردنەوەی شاری هاوچەرخی کوردی شێرکۆ بێکەس بەیەکێک لە پێشەوەکانی ئەم بوارە دەناسرێت لەناو ئەدەبیاتی کوردیدا شێرکۆ شاعیرێکی نوێخوازە و کاژی شاری و ئەدەبی خۆی لە زۆر بواردە فڕێدا هەر لە نووسینی پۆستەرە شێعر و قەسیدەی درێژ و بەخشانە شێعر و شارنامەی شاری و ڕۆمانە شێعر و نەقی واڵاندا خاوەنی 43 پەرتووکی شاریە زۆرێک لە شارەکانی وەرگێڕراونەتە وەکو ئینگلیزی و ئەڵمانی و فڕەنسی و سوید فینلەندی و نەرویجی و هەنگاری و دەنیمارکی و ڕووسی و ڕۆمانی و ئیتالی و فارسی و عەرەبی و تورکی لە ساڵی 1968 لە وڵاتی سوید خەڵاتی تۆخۆڵسکی پێبەخشرا لە ساڵی 1998 هەتا کۆتایی ژیانی ئەندامی ئەنتۆلۆژیای خوێندنی پۆلەکانی ئەمریکا و کەنەدا و فینلەندا بووە و شێعرەکانی تا ئێستاش لە بەرنامەی خوێندنی ئەدەبی بیانی ئەو وڵاتانەدا لە پۆلەکانی 6 و 7 دەخوێنرێت زمانی شەڕی شێرکۆ جودایە زمانێک تێکەڵاو بە زیان ئاوازێک ئاوێتە بە ڕوحی داستا ئەوەندەی نابیری برسی و ئەوەندەی ئاوبیری تین و ئەوەندەی شەهید بیری مناڵی و ئەوەندەی زیندان بیری ئازادی درێرەکە دووری دەکەم خەمیشانی شێرکۆ خەمینەتەوەیەک بوو کەسی ئەکرد بە مەشغڵان و سەرکردەی هاواری شەقام و بەردەرکی سەرا و بازار و شاریە هەژاند دەنگی شەریت هەوڵی لە ساڵی 1992 بە یارمەتی کۆمەڵێک لە نووسەرانی هاوڕێی دەستگای چاپ و پەخشی سەردەمی دامەزراند شێرکۆ بێکەس لە ساڵی 2001دا ناوەندی چاپ و ڕاگەیاندنی خاک خەڵاتی پیرەمێردی شاعیری بە شێرکۆ بەخشی لە ساڵی 2009دا کۆی بەرهەمەکانی لە 8 بەرگدا بە نزیکەی 10,000 لاپەڕە لە چاپ کرد شاری شێرکۆ بێکەس لەلایەن کۆمەڵی هونەرمەندەوە کراوە بە گۆرانی مەزهەری خاڵقی ناسری ڕەزازی بەهجەت یەحیا کانی ئاڤان جەمال پەیوەنجاف چیا مەدەنی شوان کەریم کامان مەزیە ڕەزازی نەجمەی غوڵامی ئازاد خانەقینی قەسیدەی واڵای یادەوەری پاسکیلێکی کەرکووکی دوا بەرهەمی لە پاش بەجێماوی شێرکۆ بوو لە 2 بەشدا دواتر هەڵۆی کوڕی لە 5 بەشدا تەواوی کرد و بڵاوی کردەوە کەم شوڕێکی زۆری بەدوای خۆی داهێنا و کۆمەڵێک لە نووسەرانی ناسرا و قسەیان لەسەر کرد لە ساڵی 2008دا قەڵۆ شێرکۆ بێکەس کتێبی 101 ڕۆژ تەنیایی بڵاو کردەوە کە کتێبێکی 420 لاپەڕەیە و گێڕانەوەی دواساتەکانی ژیانی شاعری نەبەر شێرکۆ بێکەسی باوکێتی کتێبەکە پێشوازێکی باشی لە ناو ناوەندی ئەدەبی کوردیدا لێکرا و بووە یەکێک لە پڕفرۆشتنی کتێبەکانی ساڵی 2008دا شێرکۆ بێکەس خێزاندارە لەگەڵ خەتۆ نەسرین ئەحمەد میرزادا خاوەنی 3 کچ و کوڕێکە بە ناوەکانی هەڵداست هەڵۆ هێژا و هانە هانە کچ و بچووکێکی شێرکۆ بێکەس هاوسەری هونەرمەند پەیوەنجافە شێرکۆ بێکەس لە 4 ئابی 2013 کاتژمێر 235 خولێکی پاشنیوەڕۆ لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە کۆچی دوای کرد و لەسەر وەسیەتی خۆی لە پارکی ئازادی لە شاری سلێمانی بە خاک سپێردرا
یەکەم لەبەر ئەوەی پڕبوونەکەوە و دووەم لەبەر ئەوەی من حەز بە قەرباڵغی زۆر ناکەم. من ئەمەوێ ئەگەر سەرۆکی شارەوانی و ئەنجومەنی شارەوانی شارەکەم ڕێگەم پێ بدا و ئەوەم پێ ڕەوا ببینن کە لە پارکی ئازادیدا و بەتەنیشت مۆنۆمێنتەکەی شەهیدانی 1963 سلێمانیەوە بمێژن. ئەوێ خۆشترە و تەنگەنەفەسیش نابم. من حەز ئەەکەم بە مردویش نزیکی ئەو خەڵکە و ژن و پیاوی شارەکەم و دەنگی مۆسیقا و گۆرانی و هەڵپەڕکێ و یانە جوانەکانی ئەو پارکە بم. با کتێبخانەکەم و دیوانەکان و وێنەکانم ببرێن بۆ ئەو شوێن و بۆ شوێن مەزارەکەم. با کافتریایەک و باخچەیەکی بچکۆلانە لەو شوێنەدا هەبێت بۆ ئەوەی شاعیران و نووسەران و کچ و کوڕی دڵدار ببنە میوانم. من ئەمەوێ لە ئێستەوە بە چاوی خەیاڵ تەماشای ئەو پارکە بکەم و دوای مردنی خۆم ببینم. ئەمەوێ بەدەم چریکەی گیلان و ئەڵاوەیسیەکەی مردان و سنوودی خوایەوە من ئاواکەیەوە ئاڵای کوردستان تێوە بپێچرا بێ و بنێژرێ. من ئەمەوێ لە پستەکەمدا مۆسیقا لێ بدرێت. لە ناو مەزارەکەمدا تابلۆی جوانی هونەرمەندانی شارەکەم هەڵبواسن. من ئەمەوێ دوای خۆم بەلامی بێکەسەوە خەڵاتێکی ساڵانە تەرخان بکرێ و بدرێت بە جوانترین دیوانە شعری هەڵبژێردراوی ئەو ساڵە و خەرجی ئەو خەڵاتەش لەو میراتە بدرێت کە جێ دەهێڵم. شێرکۆ بێکەس. شێرکۆ لە ژیان وەردا جێ نەهێشتی. بەڕێزیان باڵێش دەکەم ڕانانێکیان هەیە با بخەن. ئەم کاتەتان باش بەسەر پلیکانەی ترسا تاریکی هەروەکو دزێ بۆ دەروونی شوەڕەبەوە. هەر کە گەیشتە ناو دڵم ویستی دەستی ڕابکێشێ لە پرێکە خۆشەویستی تمدا گیرسان تاریکی و ترسم تیاسمکە. ئالێرەوە شێرکۆ بێکەس تریفەی هەڵمەستی خۆی کردە گەژاوی گریان و لە وڵاتێک ڕاما هەم بەگر دەسووتا و هەم تینوێتی بەگر دەشکا. ئیتر شێرکۆ بێکەس لە تەبووکەڵی ژیاندا تەنیا جوگرافیای شعر بوو بە نیشتیمانی. لەو جوگرافیایەدا بە ناخێکی تووڕە و ڕوخسارێکی ئارامەوە یەک زمانی دەزانێت، ئەویش زمانی شعر بوو. دەستی بە ژانرەکانی شعرەوە دەگرت. سەرکێشانە بە دەوری خەرمانی سوتاوی بەرووبوونی نامورادیەوە وشەی بریندار و وشەی خوێناوی و وشەی دڵشکاوی دەچنیەوە. بەو وشانە کامیرایەکی دروست دەکرد وێنەی دەکێشا. جوانی و ناشرینی، سەرما و گەرما، بەفر و باران، گریان و پێکەنین، چیمەن و قاقڕ، دارستان و سوتەمەڕۆ، ئەمانە وێنە دڵکێشەکانی کامیرای زمانەکەی شێرکۆ بێکەس بوون. یاد بەخێر نە لە ژیاندا
نە لە مەرگیدا بەجێی نەهێشتین نە ئێمەش لە کۆچیدا بەجێی دێڵین ئیتر حرفە جوانەکانمان نەخشەی شعرستانەکەی ئەو دەکێشن نەخشەی ئەو دەکێشن بە ملپێچێکەوە دەچێتە سەر کورسی نەمری گەورم شێرکۆ هیچ کۆچێ وەک کۆچی تۆ ناوەخت نەبوو چەند فێدرانێکی شەنگال لە زیندانە تاریکەکەی ڕەخەوە ئەم دەستەی هەڵخۆڵی کەمێک ڕادەبینین بەقوڵی بیرەکەینەوە دەپرسین ژن لەکوێ شارە هاتی شێرکۆدان خاتون لەبی عوسمان بانگەشتەکەم بفەرمێت بۆ ئێرە لەو بارەیە وەڵامانێکیان هەیە بفەرمێت یادکردنەوە باسکردن لەبارەی ژیان شەعر جیهانبینیەکانی شێرکۆبێکەسەوە پێم وتوبەکردن بە ژن و جوانیەکان و دۆزەکەی لارەسەنگە لارەسەنگە تا ئەو ئاسپەی تابلۆیەکی جوانی داهێنەر بە خوار و خوێچی ببینن بەڵام کە سەیری شێرکۆ و وێنەی ژن لە شەعرەکانی دارەکەی تێدەگەی ژن چەند دەورە و جوانە و بەهادار و پێشەنگارە شێرکۆبێکەس لە بڕواوە شەعری بۆ ژن دەنووسی ئەو ژنی وەک ژمارە وەک نیوەی کۆمەڵگە نەدەبینی بەڵکو پەیوان و جوانی و بەهای ژیان پێشکەوتن بێوزە و بیرکردنەوەی نیوەی کۆمەڵگەکە ژنە نابێ و هەرگیز نەوتراوە ناشکرێ بچەوسێنرێتەوە یا بەشداریکردن لە ژیانێکی شایستە قەدەغەی بخرێتە سەر شێرکۆبێکەس خێزان پەروەردە و ئاین بە هۆکاری چەوسانەوەی ژنان دەزانێت ئەوان بەردەوام بە ناوی پیا و خوا و نەریتەوە ژنیان وەکو قەدەغەیەکدا پۆشیوە شێرکۆش لە کاروانی پێکۆشانیدا بۆ ئازادی هەمیشەیی ژنی ڕوود دەکردەوە لە نەریتەکان دژی کۆت و بەردەکانی ئاین دەبەستێتەوە شێرکۆبێکەس دەڵێت من وێنەی نەو بەهاری قەدەغەم شەو و ڕۆژێک لەژێر چاودێری باڵەکانی منارەم بەهار بۆ جوانیە و لەژێر قەدەغە کراوە ئەو لای وایە بەردەوام ئاین لەژێر منارەکان پیاوانی کۆمەڵگە ڕادەهێنێت بۆ چەوسانەوەی ژن بۆیە ڕخلەی لە ئاین وەردەگرێت بە هۆکاری سەرەکی چەوسانەوەی ژنی دادەنێت ئەگەر شەعری ئێرۆتیک و ڕۆمانسی بەشی زۆریان لایەن بەلای جەستەی ژندا کردبێتەوە ئەوە شێرکۆ جیاواز لەوەی لەوە کاری کردووە بگرە ژنی کردوتە دیمەنی جوانی ئازاری ناوشەکەکانی ڕخنەی لە مێژووی بە قوربانیکردنی ژن گرتووە ڕخنەی لە باو و برا و نێرینەی شۆڕەژێرەکان و دەسەڵات و مزگەوت گرتووە بانکی ئازادی ژنی بەگوێیان داوە ئەو ژنی دەکردە سمبولی ئازادی و نیشتمان بانکی حەق دەبوو حکایەتخوانی ئازارەکانی ژن جاریش هەبوو پێویست ببێتە تۆفار و ڕەشەباو تۆمەڵی نێسالاری لە ڕەگەوە دەبینێنێت هەر ئەوەش بوو وای کرد پیاوان قودڕەوی ئاین فتوای پشتیان دەدا و بە کافرمانیان دەبێت چونکە لەسەر حەق و ڕاست بوو جیاوازی پێکردنەوە
سەرەتای شۆڕشی خودی و کۆمەڵایەتی و ئاینیشە بنەمای ئەوەش پەروەردەی تەندروستە شێرکۆبێکەس زادەی لێکردنەوەی ئازادیخوازی مرۆڤ سەرکەری فایق مرکزی مەزنە شاعر هەر بۆیە لە سەرەتای شێعر موسیقیەوە تا کۆتایی ژیانی بەدلی لە ئازادی بە هەموو جۆرەکانیەوە بە تایبەتیش ئازادی ژنان تروکی ئەو جوانبینیەی بۆ ژنیش لە دیوانە شێعری ئێستا کچێک نیشتمان بەدا دەدەکەن شێرکۆبێکەس زۆری بۆ ئازادی ژنان دەکرێت ببێتە بابەتی نووسینەوەی چەندین تێزی ماستەر و دکتۆرا فیلم و شانۆنامە بۆ زیندوی بەهێڵێتەوە بۆتاقسەکانیشم بەم شێعرە ژاکاری کاک شێرکۆ دەهێنەوە من داپیرەی هەرە گەورەم هەتاکو من بەفوو ئاگری ژێر مەنجەڵی ماڵێ خۆش کرد باپیرەی گەورەشم هەرە گەورەشم ئەگەر جارێ شیوەکەی بەدڵ نەبوایە هەر بە کەوتیر ئەکەوتە وێزەی داپیرە و ئەنجا چێشتەکەشی هەرشت لە دواییشدا دووکەڵ چاوی ئەوی کرد کە باپیرەیەکی ترم هات کەوتیرەکەی گۆڕی بەدار ئێستا باوکم نەکەوتیری پێیە و نەدار بەڵام وەختێک کە لە دایکم خۆڕابێ فێ ئەیگرێ و بەس ئەداتە چەپۆ و چەپاڵ روحی شاد بێ و ئێوەش بمێنن بەخێر زۆر سپاس بۆ هاتوونەوەی مێزبان بەناونیشانی چەند هەزارێکی چرچۆلۆچ لە گیرفانی قەسیدەی ئێستا کچەی نیشتیمانمە مامۆستا پێچێوەژەیی لە کۆمەڵگەیمان لێران پێشکەدە بۆ ئێرە ئامادەبوانی بەڕێز بەخێرهاتنی ویلایەتەکەی بۆ کۆمەڵگەی پەروەردەیمان هەیە ڕاستیدا وتارەکەی من کەمێک ڕەخنەئامێزە لەوەی کە بەڵێ بەڕێز بارزگاری سلێمانی لێرە حزوریان هێناوە نوێنەری سەرۆکایەتی هەرێم لێرە حزوریان هێنا بەڵام ڕێخستنی یادێکی گەورەی وەکو مامۆستا شێرکۆ پێویست بوو بە دەرەجەی یەک کاری وەزارەتی ڕۆشنبیری بێ و هەموو ئەو سەرکردانەی کە ڕۆژگارێک لەگەڵ مامۆستا شێرکۆدا لە شاخ ڕۆژە سەختەکانی خەواتی ئێمە تێپەڕانیوە لە پێشی پێشەوەکەم یانەیە حزوریان بووە بەڵام بەرحاڵ ئێمە و ئێوە و ئەو کەسانی کە قەدری شعر و ئەدەبیاتیان لایە لە ئێوارەیەکی وادا یادی مامۆستا بەرزە بخێنین تەنانەت مامۆستا هەیە لەناو ژووری خوێندنەکەی خۆیدا من حەزەکەم ناوی بێنم مامۆستا هەوشان لەگەڵ کۆمەڵێ مناڵی بچووکە دانیشتون گۆرانیەکانی شێرکۆبەکەس دەڵێنەوە تەنانەت دوو وەرەقەی لەم شێوازە کە بردوومانە بۆ دوکانێکی ئیستیساخ کابرای ئیستیساخەکە کە زانیوێتی ناوی مامۆستا شێرکۆی لەسەرا کە بای 500 دینارە پارەکەی وەرنەگرتووە احترام بۆ گیانی مامۆستا شێرکۆ خۆشەویستی مامۆستا ئاسۆیی ڕۆیشتۆ بەناو هەموو تاکێکدا باخ چەند هەزارێکی چرچولۆچ لە جیرفانی قەسیدەی ئێستا کچێک نیشتیمان لە چلەی نووسەر و ئەدیبی گەورەی ئێمە مامۆستا عەلادین سەجادیدا هەژاری موکریانی دەنووسێت کەس نەبینم شەپۆڕ بۆ مەرگی مامۆستا سەجادی هەڵگیرسێنێ مامۆستا عەلادین سەجادی کاتێک لە بەغدا بوو لە ژوورێکی تاریکی وادا ئەژیا کە بەڕۆژ دەبوو بچی چەرخ هەڵبکەی بۆ ئەوەی قاچت لە بەتانی و لە دۆشەکەکانی بەرپێت نەگیری ئێستا پێویست ناکە هەوڵێکی گەورەی بۆ بکەن بە چراخان ئەم قسەیە بۆ مامۆستا شێرکۆش هەڵباسە دەبوو لە سەردەمی ژانی خۆیدا ڕێگەی ئازادی خوێندنەوەی شێعری لێ نەگیرێت و هەرگیز نەیان هێشتایە مامۆستا بڵێ لیژنەی ئەمنی سلێمانی ڕێگەیان نەدا
شعر دەبێ قاچێکی لە ناو خەیاڵ و جوانی و سروشتا بێ قاچەکەی تریانی لە ناو واقع و لە ناو خەڵک و سەرجادەدا چەند پێویستە ورد دانیشێ نازی گوڵ و باخچە هەڵبگرێ ئەوەندەش پێویستە دژی ئەو نازدارانە ڕۆستێتەوە کە لەسەر بێنازبوونی خەڵکی تر نازدار بوون لە ناو دوایین دەقی درێژی مامۆستا شێرکۆدا ئێستا کچێک نیشتیمانمە ئەم تێکەڵاوبوونی خەیاڵ و واقیعە دەبینی تۆ تەماشاکە هەڤاڵ هەڵۆزادە ساچمەکانی نیشتیمان چەتەوڵی هەڕەشە زەردەزیڕەی پرسیار نانی بەڵێن بە هەنگوینی خەیاڵەوە گەڕەکی برسێتی ئاوی لاڵ نیشتیمانی کلۆر سێدارەی حەپەساو ئەم دەست بەو دەستی نەزانی و پەنجە دزرا دار و درەختی بێتش ئەم نیشتیمانە ساڵی جارێ خۆی ناشوە دواهینیشیان چەند هەزارێکی چرچولۆت ئەم تێکەڵکردنی خەیاڵ و واقیعە تێکەڵکردنی شعر و شارە کە مامۆستا شێرکۆ بێکەس دەستی داوە ئەوەندە جوان و سازگار دایڕشتەوە وەک ئەوەی ڕێک تەواو شعرەکەی بۆ دۆخی ئێستا نووسیبێ کە دەفەرمێت من ئەسپێکی کوردی کوژراوی شەڵی ناوخۆم کادا نەبوو ڕەسەن ڕەسەن ئەو ئەسپەی تر کە منی کوشت ئەویش وەک خۆم ڕەسەن ڕەسەن ژنەکەی ئەو ماینێکی یاڵزێڕینی کچی خۆم بوو بەڵام ئەو وەختەی نیشتیمانە حیلێنێ حیلەی ئێمە بێدەنگ هەبێ شەوێک مەیدەرەکەم پێی وتم ئەبێ ئەو ئامۆزایەت بکوژی وتم بۆچی وتی چونکە ئەو ئەسپێکە لە حیلەی ئێمە لایداوە و ڕەنگێکی کەی لە خۆی داوە سمکۆڵانی و چەپۆکانی هەڕەشەن بۆ ڕەن هەوارە وا بڕیارە ئیتر تازە نابێ بژی بەلاغەیەکی ناو فێڵە چوومە سەرێ بەڵام بەر لەوەی بیکوژم ئەو کوشتمی شێرکۆ بێکەس هەر وەکو مار تیژ و خێرا زۆریش پێچ پێچ زوو زوو کاژی بەرگی شعری لەبەری خۆیدا دەماڵی و لە نووسەری شعری هێزە شۆڕژگێڕەکانەوە دەبوو بە خوێنەری دڵی گەنجە بێناواتەکانی نیشتیمان شعرەکانی لە ناو تەواو شوورەی پشت و سەنگەرەوە دا ئەبەزیە سەر جارەی سەوەڵەکە و ئەچوە ناو کۆڵانی دڵی تەنگی کامەران ناوێکەوە و دەیزانی دەربەندی پەپولەکان و گۆڕستانی چراکان و کورسیەکەی خۆی و ملوانکە و چی دیوانی دنیا هەیە نابێتە چەند هەزارێکی چرچولۆچ بۆ ژیرفانی هەرزەکارێک دەهات و لە جیاتی کامەرانیش پڕ بەم شارە هاواری دەکرد تۆ نیشتیمان من نازانم ئەڵێن ڕۆژێک بۆ جوان بووی پڕ بووی لە شەوەی گەنجێتی و ورشەورشی شەوی بەفر و باڵی پەرژنگ و هەڵفڕی ئەڵێن ئەو ڕۆژەی تۆ لەگەڵ ئازادیە قۆڵ لە قۆڵا بەزری بۆ پلیسکەوە هاتوونە نێو شەوی زیندانەکانەوە لەم شارەدا کەسێک نەماوە ماچی دەست و ماچی قاچ و خاک و خۆڵی ژێپێڵاوی ئێوەنەکە نەونەمام و پیرەدار و پیرەبەرد و باخچە و سنەوبەر و نۆتەی مۆسیقا و پەردەی شانۆ و قافەی شعر و شەقەی چیرۆک و چوارچێوەی تابلۆ و زەردەخەنەی پەیکەرەکان و پەپولە و مێرولە و کۆچانی پیرەمێردەکان و سەرپۆشی پیرێژنەکان و فڕۆکەی مناڵان و بکەشوشەکان و شەمشاڵەکانی شاخ و جیتارەکانی شەقام و پرچی کچەکانی زانکۆ و بۆنی خۆشی گەڕەکەکان و بەشێک مردووی سەردەبرانیش هەموو هاتوون بەبیرتەوە تۆی ڕاپەڕینیان هەڵکێشاوە لە گوڵاو و بۆ شەویش لە دڵیان ئەدابەزیون و تا چەند ڕۆژێک هەر لەو ماڵە ماونەتەوە من نازانم وەکو ئەڵێن مسکینە و باسمی خەونەکان ئەوەندە زۆر بوون کچێ نەماوە ژنێ نەماوە لایەن کردبێتە دەست و پەنجەیان هیواکان ئەوەندە جوان بوون ماڵ نەماوە بە تەنیشتی گوڵەباتەکانەوە نیان بڕێنن من نازانم ئەڵێن تۆ ئەو دەما ئەم پیاوە گرژومۆنی
عاشقان خۆزگەیان بووە لە ناو پارکی ئازادیە وێنەیەکت لەگەڵ بگرن یان دەست لێ بکەنە مرد و ماچت بکەن تۆ ئەو ڕۆژانە لە شەبەقەوە تابوو لێڵ لەژێر چادری ئاوارەکانی کەرکووکە بوویت و ئەچوویتە ناو کۆڵانی خەمەکانیانەوە و لەبەر دەرگا لەگەڵیانەدا ئەنیشتی و وەرانیت بۆ ئەوتن و بە سبەی لێت ئەناساندن وەکو ئەڵێن ئەو سەردەمە ئەم پیاوە ناشرینەی ئەمڕۆ نەبووی ئەم باخچە پاسبندەیە و ئەم ئەلبومە زشتە نەبووی تۆ ئێستا مناڵەکان لێت ئەترسن ژنەکان کە دەتبینن دەرگای ماڵەکانیان دائەخەن ئەگەر وا بڕوە تۆ ڕۆژێ بە تەنیا ئەمریت و لەگەڵ دارمەیتەکەشتدا هەر ئەو قاچاقچی و دزانە ئەڕۆن کە خۆت کردن بە میر و بەسەردا ئێستا لەم ئێوارەی قەدرگرانیەدا کە هیچ باوکێکی سیاسی و نیشتیمانی بۆ ئەمڕۆ لە زمان پارا و شیری نوێژەی کورد ئامادە نییە کە هیچ سەقفێکی و سەرکردەیەکی نیشتیمان خەم لە دەستدانی ئەم پایەلا پیاوەی ئەدەبی میلەتەکەمان ناخوا و بۆ لە دەستدانی شیمێژ نابێتە میوانی جێی خۆیەتی ئەهلی ئەدەب بەنرخەوە لەبەر هەموو زمان کۆڵانی شعری مامۆستا بڕوانەی و ڕەنگە جوانترین دیاریش ئەم پارچەی خۆی بێت دیمەنێکی شانۆیی سەر جادەی سەڵامەکە کات سەر لە بەیانی دوو درەختی سەر شۆستەکە بە تەنیشتی یەکەوە لەو لای شەوە پیاوێکی چەکدار و دوورتریش کۆمەڵی گەنج یەکەم درەخت ڕوو بەکاتە دووەمی درەخت تۆ ئەو وێنە کێشە دەناسی دووەم درەخت ئەی چۆن کەم ڕۆژ بەبووە ئەگەر ئاوەوە خۆش بوو بێ سەر ئێوانان نەهاتو بێتە لامە و دەستێکیشی نەخستی بێتە سەر شارە یەکەم درەخت ئەی ئەزانی ئەمڕۆ چییە؟ دووەم ئەمڕۆ ساڵیادی کۆچی سووری ئەو یەکەم لە مامزێکی سپی ڕەخسوو گەچوو دووهەم بەڵام خۆی سەوز بوو یەکەم ئەزانی لە بەردەمی مناکەوت دووەم چاوم لێ نەبوو لەو کاتەیە نیشتیمان دروشتێکی پیاوەواسی یەکەم ئەی وێنەکانی نی بوو دووەم هەندێکیان چەند جارێ لە بەردەمی منە تابلۆکانی نیشانی هاوڕەکانی دەدا ئەمە بەردەوەی لە دواییدا لە مۆزەخانەکەی ئەو بەرەوە پێشەنگایانەوە کاتەوە یەکەم جارجار وێنەی ئێمەشێک کێشا دووەم بەڵام وەک وێنە کێشەکۆنەکاندا ئەو وێنەی ڕۆحمان کە کێشا نەک ڕۆحمان یەکەم ڕاستە ڕۆژە نیشتیمان لای منەوە دانیشتە بوو هەیوت من لەو وێنانە تێناگەم دووەم ئەجا ئەو لە چی تێگا یەکەم ئەوە خۆشی هات نیشتیمان لە شێوەی پیاوە چەکدارەکە دێتە لایەن ئەوە سێ نیشتیمان ئەوە چییە ئەوە سەردان ناوە بەسەریەکەوە باسی ئەو وێنە کێشاگی کە لە ڕووداوێکی شومی ئۆتۆمبیلە لەم ناوەدا کەوت دووهەم ئەدناسی نیشتیمان ئەی چۆن سەردار سەوز ناڵێن سەردار سەوز یەکەم پێکەنێ دەفەرموو سەرداری چی سەروەت نیشتیمان ببورن بەڕاستی ئەوەندە سەرقاڵە خەریکە ناوی خۆشم پێ دەچێتەوە دووهەم ئەی وێنەکانی دی بوو بەناکەوە چۆن بوون نیشتیمان بەڕاستی زۆر کەم بەڵام من تیان ناگەشتم نیشتیمان پێکەنێ جانی دیاوێنی پیاوێکی پیشاندەم سێ چوار دەموچاویەوە ئاخر مرۆڤ چۆن سێ چوار دەموچاویەوە دووهەم بۆنا ئێمە ڕۆژانە تۆ بینین لە سێ چوار دەموچاو زیاتریشە یەکەم ئەمە ڕاستە ئەو ڕۆژەی لە تۆمان بینی لەکردنەوەی بازاڕێکی گەورەیە چوار دەموچاو زیاتریشە دەموچاوێکی تورکی و یەکێکی عەرەبی و یەکێکی فارسی و یەکێکی کوردی نیشتیمان پشتیوانیە ئێوە هەر خۆتان ماوە بینن دووەم ئەو ڕۆژە هەر لێرەیە باسی بەڵەندەرێکی گەورەی ئەم شارە کرا تۆ ناوی خۆی و باپ و باپیر و ڕۆژەڵەکیشیت هەمووی ئەزانی لەبەرت بوو تەنانەت ناوی دایکی و نەمکیشن کەچی یەکەم کەچی ناوی شەقامێکی گەورەی ناو دنیای بنێری ئەم شارە نازانی نیشتیمان مەشڵەژێ سەرقاڵی ببورن من ئەبێ بڕۆم
پێویستە دۆزێکی تر بەردی بناغەی کۆمپانیای ئازادی دابنێن ئەڕات دووهەم توخوا ئەمە نیشتیمانە یا مقاول یەکەم لە باشتر باڕاست دووهەم ئای کە ڕۆژێکی غەمگینە ڕۆژێکی ڕەنخۆڵەمێشی یەکەم چ زیانێکی گەورە بوو بۆ ئەم شەقامەوە بۆ بوونە بۆ جوانی دووهەم ئێمە ئەمڕۆ چی بکەین یەکەم سەر لە ئێوارە هەر لێرەدا ساڵیادێکی گەورەی بۆ بەگەخەین ئەو گەنجانەش هەمویان لەگەڵمانن دووهەم من بەنیازم بەخشانێکی بەگەڵاوەریەکان یەکەم من شعرێکم نووسیوە ئەگەر بێزارت نەکەم هەر ئێستا حەزەکەم بۆ بکەمەوە دووهەم بە گوێچکەی دڵی هەموو گەڵاو بەش و بۆ یەکەم گوێت بۆ بکەم یەکەم شعرەکان لەلێتەوە من نیشتیمانەکەم جێژە لە خوێندساردی و بیرچوونەوە و بێباچیە لە هیچ نیشتیمانێکی تر ناچێت بۆیە منیش بڕیارمدا وەکو کراسێکی کۆن و چاویلکەیەکی شکاو و نامەیەکی بەسەرکراو ئەوم لەبیر بچێتەوە من ئەگەر نەقاش بوومایە چی بدام شێوەنووسی من ئەگەر شاعیر بوومایە چی بدام شێوەنووسی من ئەگەر چیرۆنووس بوومایە چی بدام لە پێکەرتاشی خۆ ئەگەرەنم موسیقار بوومایە چی بدام لە هەمویان شاعیر وەک فەرمووە کەواتە بە ئێوارەیەمان بەشێکی بە ئاوازن گۆرانی موزیک یادەکەینوانێ داوادا هونەرمەندان هەرێک لە هونەرمەندانی موزیسیان بۆ هونەرمەند پەیوەندرا فەرمێت بۆ ئێرە بەڵام وایە تا ئەمادا بێت کەمێک شودێش بوو لەگەڵمانە پەیوەندیان تۆ بفەرمێت
دق بە شێوەیەکی سنوودی لە هەندێک دەقدا هەندێک دەقیشەیە دەچێتە قاڵبی هایکۆی مۆدێرنەوە تەمان کاتەوە دەقێکی لە گۆڤاری فەرمی دەستگای هایکوی یابانی جیهانی لەکەرێمە دەرەچێت بڵاو بۆتەوە ئەوان تەنها هایکوتان کاڵەوە کە هەڵوان دەقێکی کات ڕۆی تایە بە دوو زمان بە کوردی و ئەنگلیزی وابزانم ئەو دەقە بڵاو بۆتەوە بۆ دیارە بژێت کاریگەری هایکو ئەو بەستەرە شەڕەوی کە ماوەسە شەڕەوەیکەس نووسیەتی هەندێک دەقیشی ماچە لە قاڵبی هایکو بۆ بوونە دقيقة سيدير إيه غير بدلها هل أو دوانا ديري ديري وبيني تودا من كائنات دقيقة يا أو دقيقة هاي سياسية وبناء إنها بتيجي تبيعها كزيادة رياليزم وكذا تبيجي ناوي مستقبل وحكومة كويل شغل دكان لسيم بارچه اجتماع دا چاوانی لجوارد دا منالی کودا هانی دا دایی بگیر بلان بلندی شکوانی دیوانگی همون بیدس دقی جولو جولی خوبت بلان ویری ویرا ما دخلت اشتغل همش زور منجا و سبب ایرانی کن بودجا ایستا همون شتر قبل دا بچوک بودوا همون رگان رجگان بودوا وی دبیش بشكل الأدب وكائنك زنون خليه يشبره خوي بدو لدو الاستيقاظ يستخدمها خوي بدو بيشبه بدو تكنولوجيا دا اشتغل بخيراي بزو وبواجه مديريه توصل على كم اساسي او مثلا كنت اوصل يا دار البدايه كنت ما يشتغل قاعد زاد بعد شكوي مثلا بوحوي كوري أنسى شون بتجمع إيه هالوكيان شون بتجمع رجع كاني نيوان شواني جو بدارستاني نزل ندراون رجع كاني نيوان من ويشا شقون درساني بيانا خوتي تيكا فأمش علم فضي خمسي تبدا من أزانم هل وظيف الشعب وبجيه يوم وقبل جلد يشتري لها صار هضوكيان لها صار إيش بس ما نكيش يقولي هضوكيان بما خرس هربالي تخشانك وقت لوي بكسر شيركو نيشان ماندا فريني هضويك بأسنان الشعر الميكروفون خوێنەوە باش نییە هاوڕانی خۆشەویست خوشکبرانی هێژا ئەم کاتەتان باش و ساڵیانی نەمریشە کۆتان باش لە دڵەوە سپاسی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێ دەکەم بۆ لەستۆگرتن و سپۆنسەرکردنی
سازدانیان یادە پشتووە بە تایبەتی بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ و دەستەی ڕێکخرامی میێوارەیە بەڕێزان کاک بەختیار سەعید و کاک ئامەران سوبحان کە لە جێبەجێکردنی ئەم یادەدا هاوبەشمان بوون و هاوکارمان بوون. سپاسی بەشداری تاکۆتایشی ئەوەی خۆشەویست و عەزیز پارێزگاری سلێمانی و نوێنەری سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سپاسی بێپایانم بۆ بەشداری هەموو نووسەران و هونەرمەندان و شاعران و موزیکژەنان و تێکڕای کەناڵ تەلەڤیزیۆنەکان و میدیاکاران لە چاوماڵکردنی ئەم یادەدا لە دڵ سپاسی هاوڕێی پێشکەشکار خاتون شاعر سابیرەکەم کە لە ڕازانەوە و چبین و بۆڕێژکردنی ئەم یادەدا هەرچی کێشاوە و ماندوو بووە. من هێشتا کاغەزم هەر خەونی سپی ئەبینێت و شعرێکیش کە من بمێ داڕژێت و سێڵاوی دنیا گیر بێ و هەڵچێ هێشتا ژانێکی بچووکە و لە هەورێکی زۆر دووردایە و لە کەسبوونی وردەوردەی لفەی گڕی بەرباران و لە وچانێکی داچوونی شەپۆلی ڕۆکێکی زەریایەکی ماندووە چێ وەلێ وەکو بیرنەچوونەوەی گوڵ و هەتاو ئاواز و دەنگ تابلۆ و ڕەنگ کامێرا و وێنەی قەشەنگ چون گوڵە مێلاقە و ئەستێران هەر بە سەرنج هێواش چینمەکاو لەو ساتەوە ساڵماڵ ڕوانگەی چاومە و زەریاش لەشم هەر جارێک خۆنشین ئەبێ بە کۆمێکی ئەرخەوانی و لێی وەرئەبنەوە نازانم بۆچی خۆشەویستی کەڵەمەکەی شاعیرەکەی پارتی ئازادی نیشتیمانم بیرەکەوێتەوە لە پاڵ هەورە غەریبەکاندا سیمایان دەبینمەوە وەک ئەوەی بڵێن هەموو لێرەین لەناو ئەم یادەوەرانی ئێستادا سەر لە نوێ هەڵدێنەوە لە یادگاریەکانی چەندین دەی پێش ئێستادا و لەسەر باڵەکانی خودی خۆشەویستی خۆی بە ئەسپایی هەڵانەگرێ و لە دواییدا لە نێوان مێرکە جوانەکانی یادەوەریدا دامانە بزێنێ. ئێستا کەژاوەی ئێوارەیەکی سپی لە شێوەی خەونێکی چاوتەردایە و بۆ ڕێزێکی ئەبەدی وێنەی شاخێکەگرم بە ڕوانگەی چاوی شێرکۆ و پەیکەرێدا ئەتاشم چون پەیکەرەکانی باشی گشتی و ئەیدەمە دەست ئاخ و هاواری دەم و مەقامی سەفەرەکەی پارتی ئازادی و دواییش هەرەو شاخاتە مەزنیانێک بۆ سوودە نیشتیمانیەکانی وڵاتی سوێ و گەڕانەوە بۆ لای خۆشەویستی سنە و قامیش و دیاربەکر و کەرکووک و هەموو شەهیدانەی لە ڕەنگدانی شاخ و لە ئەشکەوتەی سنەکانان هەبیان بە ئایندەیەکی سپی و خۆرە تاوی ئازادیەوە بینی. ئەشێ هەرچی گوڵی ناو دیوانەکان کە کاڵبنەوە ڕەنگیان تێکچێ و زەرد هەڵگەڕێن و بەسەر خەبا بچەمێنەوە. ئەشێ هەرچی شعری مەقاومەتە لە سوڕانەوەی بازمەیەکی خۆشدا خۆ دڵخۆشی هەندێک ڕەتنەگری چەلەباز بکرێن بە هەوێنی دڵی زۆردار. ئەشێ لە دەروازەی مەرگا ببین بە ڕەشووی ئازاد بە پرچەی ئێش و لە پایانیشدا بە مشتێک وڵەمێش ناو مەزار. ئەشێ بەڵام ئەوەی ناکرێ و ناشێ جۆرکردنەوەی ڕوانگەی بیر و ڕەگ و ڕیشەکە و شعرانەیە کە لە هەڵەموتی مەرگەوە لە ڕەنگداندا و لە زەمانی کوچ و خزی تەمەنێکی بەگرنگ و دژوار و پڕ ئازاری ئەم گەلەوە نووسراون. من بڕوانبە و باڵندانە نییە کە ئامانجیان بە تەنها هەر فرینە هەر لە پێناوی فریندا. ئەشێ ئەگەر ئازۆی ئەو شعرانە نەبوایە ئەدەبی ئێمە هەرگیز باڵی لێ نەئەڕوا هەر چۆن ئەشێ بڵین لمی کەنات دەسەڵاتداران لێ ئەچن هەر هەڵ ئەوشن و ناڵێن بەسەر ڕەنە تریفێمانی چاوی پارتی ئازادی لە لەبی دەستی گریانە وەک پارچەیەک لە جگەرم لە لمی تریف کەنانە ببێ بە تنۆکی ئازاری بۆ پەریکارەکانی وڵاتی خەم بچوێتەوە. ئەشێ لە بینی شەوی دڵداری خستنەوە ڕەنگە جریوەی ئەستێرەکانی ئەو میرزەریاکان لە شەپۆلی گەرداوە چرای بینایی بخیچێنێ
ڕەنگ لەبەرەوەی تاریکایی هەڵفریسکە ڕەنگی تر ڕێگا دوورەکانی چاومان ڕووی بەفری شاخان نەخۆنەوە دەرگا لەسەر خەیاڵی درەختەکانی پارچەی ئازادی نەکەنەوە ئەشێ بەڵام ئەوەی نە بە گەرداو نە بە میوشتی کەنار و نە بە دوورگەی سەحرای ڕەقەڵسا و نە بە قەڵەمە گیرەیەکانی وڵاتی قەبستان و نە بە عەقڵی مەڵای کەفرە دەسیا و هەرگیز ناکرێ و ناشێت گرتی تشتی خۆر و نەمیکردنی لوتکەی بینینی ئەم ڕوانگەیە کە نیم سەدە هەیە و هەر ئەمێنێ لوتکەیە لە بەردەم ڕوانگە و کێڵوی چاوی دووربینەکەی شەعری شێرکۆدا شان بەشان ئەبێ بە جێژوانێ بۆ شەعرێ لە شەپۆلانێک جێڕانەوەی حەیرانە لە ڕۆمان و هاژەهاژێ لە لاوتی چیرۆک و ئەبێ بە قاس بێ لەو دیتخوو ببینیەکانی سەرابە و ئەبێ بە ڕێگا دوورەکانی چاو و کە بوو بە نەورەسێک بینایی چاوەکانی دایە دەزوان نەشەوێکی سەرخۆش و چاوەکانی بوون بە فەرمانەی تریفەکمانی سەربەرزی ئەو دیمۆکراتەکان ئیتر نە لە دوێنێدا و نە لەمڕۆدا ئەفرێ و نە ڕۆژمێری ئایندە ئەژمێرێ و نە شەقچی لە ئێستادا وەلێ بوو بە مێژوو دوای چەندین ساڵ مێژوو ئەبێ بە شێنبۆ و شێرکۆ بێ بە هاواری یەکەم بانگەوازی قەڵەمی یەکەم بەیاننامی زودلمە ڕوانگەی بینینی ئەدەبی لێخوازی ئێمە بەڵام شەک و ڕۆمان و چیرۆکەکانی ئێستامان بەر لەوەی ئاوا بن بە کراسی ئاودامانی بارانەوە دێن دەستی پرشند و دوو باڵی بەرزی پرچریکە دێنن بۆ ئێمە و هەڵدێن لە باشوورەوە هەتا ئێستاش هەموو ڕۆژێ حزب موشە و هەڵدەستەکانی شێرکۆ ئەژمێرێ و هەر کۆتایی نایە هەر کومێ ئاوازە و هەر کومێ سرودە و لارە هەندێک بەجێ خودایە هەر بمێنێ ئەو دەست و قامکانەی شەعر ڕێژەکە و چیرۆکەکە بە چریکەی مان و ڕۆمان بەهێزی جووری قەڵای زمان وا ئێستاش چون هاتنی گەڵای هەموو وایش بە نەرمی ئێوارەها وەک بێدەنگیان بۆڵە و ڕێزگرتن لەم ساڵیادە پارچی ئازادی دەموچاوی دەرەکەوێ و کزەبای تەقوێ و چاوی قالی شاعیرێک ماچەکە و پێمان ئەڵێ ئەی عاشقان لە وڵاتی خۆداندا چەندە غەریبن ڕاستە من ئەنێستاکە دەنگی شعرێکی بریندارم وەڵێ ئاخر بێ دەنگ نیم ئەی نابینن باران ماوە بافەکانی خەیاڵ هەرماون هێشتا هەندێک قەڵەمی بەغیرەت و ئازا و هەندێک کاغەزی بێگەرد و چۆڕەمەرەکەوی نەفس بەرزی سەرڕەفەکەی بێکەس و هەردی هەرماون هێشتا هەر هەوای پاچی ئازادی بانزمش بێ ئەگەر لەجووی دارودرەختەکان ئەی نابین هێشتا چریکە و بەستەماوە دەم و ڕەنگ و زەنگی ئازادی هەرماوە من پێوتن هەتا شێرکۆ و شعر بمێنێ ڕوانگەی بینینی نوێ بۆ ئازادی هەر بمێنێ و هەر